ماندی نبی سلامت بی حاجی گوتم داخوا نبی کود مابی والله خلاص كل يحسواني مايا نا هەندە دەمایە خەلاص بکەی گوتم دوایە نایە لای دوکانێ والله نازم حاجي بيم دكري انا اروح قلم زودش خوا موليقه كما وقما مالي نا پێت دەکرێت تێدەگەی چت پێ دەڵێم ايه باشا باشا هرمردني كذا انا ان شاء الله ديم چاوەڕێت دەکەم يا ربي حتى عمري ما هرت ساورين خوايا كسري لي بازار تودر ناسي حاجي دكي خاون ملكو خدريج دكي لو بيافروش اتوري لسراهم فارو بولي هيتي بعد زلي بتسمى دكاني نبا دكري خاني كافي زور شكر خوايا بابا شي فقير يشتري والله صاروا زيادة مرام الشيء انا خوم راده دي لهم كزو ترنبو يقي حازم نقل باشكو بفروش بايا نافرۆشم كيف خوت حاجی چای دەخۆی ئەی خراپ نییە ئەگەر بات باە وەستا خەلیل وەستا خەلیل سێ چا سێ نا تاڵ تۆفیق نەجات ئەفەندی گەیشتێ چێ نەگەیشتێ چێ والله بڵێم چی مام حاجی جارێ نەگەشتمە چ جیان والحاصل مهم ئیدارەکردنە ئیدارە دەکەی کوڕم قابلە بە تەمای چی والله حاجی بە تەمای زۆرم بەڵام ئاخ لە چنگ دەستکورتی کو پشتی پیاو دەشتێنێ بەڵام هەر دەگەمێ لۆ چۆن دەردەچێ حاجی دیارە ئەفەندی ناسیارتە دوور بە دووری دەگەیت چ نەجات ئەفەندی ئەوەی مەقسوود مەمام حاجی خۆر وەها نالێن ئەگەر خزمی ژارمەتیم نەدەن خۆ کوڕی چاک نەبڕاینەوە چ زۆرە کوڕی چاک و چاوتێر زۆرە گوتە چی مام تۆفیق باز دەکەی ئەفەندی هەزار خزمی خرا بە قوربانی برادرەکی باش بی زمانی خزمایەتی نەمایە عالەم بێڕەحم ئەمن ئەوە کوڕی خۆمە دارەی لەگەڵم نەکرد بە قسەی ژنی ماڵ و جدا بکردەوە تۆ چ دڵێ تۆفیق ڕەحمەت لەبە خزمی چ و حاڵی چ خزمی ئەو ئەیامەی هەمووی لە دوو پارە و قاچاننەوەینە بەسەری دوو لۆچما ئەمن نایان ناسم ئەمن دەیان ناسم بەس خزمی پارەینا مەترسێ مام حاجی مەترسێ پارەی خۆ دەرپیرۆز و مبارەکی خۆت بێ کەس تەماحی تێدا نییە السلام عليكم سلام تاخیر بووی خدر والله حاج تازه دستم بنو چەند ڕۆژە وەختی لە مارێ بوو ئەو ڕۆ هەر دەتگوت نەفەس لێدام والحاسی هەر جەنابەت ڕەت بوو مشتری بزرگ ئەوە دوو ڕۆژە هەن قەلبم دێشی ئاگام لە خۆنیە دەرەی تێی لەسەری دایمە خدر دەڵێم دەبی ناوکت نەکرد بیناوک حاجی دەڵێم کەتیتە چێن دەرێ ئەوە ئیشی تو نییە کوڕەمە تو خۆت تێکەڵ مەکە ناوەڵە مام حازی پێش بمێرە چوومەکن وەستا مەحموودی لە مزگەفتی ئاڵتی بەرماغی دەستەش بۆ ناوکم داهینا گوتی ناوگنیە ئەو جا نازان بەینی خۆمان بی خدر ماندیشی ماندی مام حاجی لۆبیا فرۆشتن پیاوی ماندی ناکات طبعا ناوەڵا بەس وەختەکە تو هەندە زوو لە ماڵێ دێ دەرێ ئێ وەختەکەشی ساد خۆ بەنیادەم ئاسن نییە ڕەحمەت لەبا ئێوە شعالم لە نانی سبەنێ بۆوە لۆبیا فرۆشتن کەلکی چی دەبینێ بە من نارێ لەو مام خدر لۆ بەرچی پیاوی وا هەیە نیوەڕوانان لە جاتی شیو دەیخوات مەبەستم دوو جەمی دەکاتەیەک ئەو کە پێی ناوێ کرێکەتی نایە یان نا قابلە ئەمن چ ماگان تاخیرم کردی هەتا و ماگەی تاخیر ناوەڵا ئەلحەقی پیاو لۆ خوای بڵێ خۆزگە هەموو کرێچیەکانم وەچی تووبانە هیچم نەدەویست تۆفیق ئەوە باش بوو بەبیرم هاتەوە شوقەی سەر دوکانەکانی سەر جادەی نییە ئەوە دایتمە جەماعەتە ئەفەندێکی بە شەیتانی نەبی بە هیچ شتێکی ناچن ئیلا خوا دەزانی ئەوانە چ ئیش دەکەن ڕۆژ حتا هێوارێ دەنگی تەپڵ و کەرنا و زوڕنای لە ژۆرێ دێ ئەرێ وەڵا سەرمانگانی وەچی دەچم لە بۆ کرێ دەڵێ ئاو قاتن بە دوو قسەی حەلق و بەلەق ئیقناعم دەکەن و بەڕێم دەکەن ئێستا ئەو ڕۆ میعادە وەختێتی تام هاتیت مەقسەدم تام هاتیتێ نازانم کو بچم ئێمە بە هەوکە مادام کرێتان پێ نادرێ ئێ بەتاڵی کەن چۆلی کەن حەزی ئەم کات و لەو قسە نەگەڕێ تو باسی زوڕنات کرد
الله دەنم گەلک زارم بەوێدا ڕەت دەبم لۆ مزگەفتی حاجی نووری لۆ نوێژێ سجێم لە زۆر نامڕای نەبووە بەدی تۆفیقە تو نایان ناسی ئەمن دەیان ناسم چ ماڵەکەن یا مام حاجی کە سەرت لە شتێکی دەرناچی لەوە پێی خواسی دەکەوێت ناوی ئەوانە هونەرمەند خزمەتی هونەر دەکەن لە شارەکەمان ئەوانن ڕووی پێشکەوتنی وڵاتمان نیشان دەدەن دوایی مام حاجی زۆرنالێدانیش هەر هونەرە پێشکەوتن بەڵێ قەڵای مەریوانم لۆ دەگرن وەنیە نەجاتە فەندی ئەتوش خۆتمان لێمەکە فەیلسوف آخر هەنووکە مام حاجی فایدە نیە خۆماندیکردن لەگەڕێت و ماشەڵڵا سەرت لە چ دەرناچێ و خۆشت پێ لە هەموو کە زاناتر دەزانی گۆرە داوازیان لێبینە ئەوانە ئەگەر یەک زەڕە عەقلیان هەبی یەک زەڕە تۆفیق خدر دەچن لۆ خۆیان کاسبێکی دی دەکەن بە شەرت و بە ماچاوکە دەچین هەمویان تەنگاو دەکەین بزانە بە هەمویان دەدیناریان پێیە ئەوە بەبیرم هاتەوە ئەوی ڕۆژێ ڕەحمان مریشک فرۆژ یەکی لەوانە لەسەر قاڵرم دەرکەی عاسی کردبوو داوای پارەی لێ دەکرد ئەمنی دی گۆتی بەسەری ئەو حاجیەی ئەوە 6 مانگە 6 مانگ گۆتی دوو قازم بە قەردایتێ حتا ئێستا گۆتی فرسەکی نەدایمێ گۆتی لەسەر ئەو حاڵەش قەشمەریم پێدەکات دەڵێ وەڵا قازەکان زەرجیان نەبوو نەجاتە فەندی هەردا من نەبامە سعودی دەشکان تێر و پڕی لێ دەدا دیارە مام حاجی پارەکەت لە جاتیدا بەڵێ مەجبورم خرچوزانم چونکە چ هیچ بابە هیچ نایخوای بن بگرە بە حاجی ئەوە دەدینار ڕاستی نیوە کەشت دێنێت نەدەبا ئەوەنی ڕەحمەت لە ئەو نیوە چییە مام خدر کورە ئەتوو چیشت هەیە نابی خۆت لە هەموو شتە چەڵ نەقورتێنی ماڵ خەراب تەواو ڕاوەست بابم ڕاوەست ها تەواو مام حاجی ڕاوەست بابم ڕاوەست تەواو بابم تەواو ماڵت ئاوە بەڵام مام حاجی ئەو خانێ من تێداما چیتی چی نییە نا مەقسەدم مەقسەدت چییە کری زۆرە مەقسەدم کرێ نییە نا سەلام عادی چ دەڵێ تێناگەم دەرێم قەت فکری فرۆشتن نەکردیە فرۆشتن نا خدر دیارە خەزینە دیدیتەوە حاجی قەناعەت لە بۆ پیاوی هەموو دەمێ خەزینەیە خوا الحەمدلله زۆری دایە ئەوە ئیدارەکە دەسوڕێ و بەخوای قەرداریش دیمەوە سەبر پاشە کەفتیش دەبی و بابا شوێکی منیش خۆ نابی چاورە تو بکە پیاو دەبی بە قەدەر بەڕی خۆی پێ ڕابشێشی بەس دەرەمەگە مەقسەدت فرۆشتنە حەز دەکەم پێم بڵێ کابراایکی چۆر و ویژدانی دیتەوە ئەوە چ منگتە نەجاتە فەندی دەڵێ لەگە شەیتانی قسان دەکەی نا مام حاجی نا لەگەڵ شەیتان قسان ناکەم چونکە شەیتان لەگەڵ وەکی مەمانان عەداوەتە ئەویش پیاوی خۆی دەناسێ بەسەری تو بەسەری بابت لۆ بەسەری من قەدر ئەوە مانگ بە مانگ کرێەکەی وەردەگرم فکری فرۆشتێم نەکردەوە بابەکەی خۆتە ئەمنەوە دەڕۆم بەخێر چی بەخێر بەخوای بابە کرێچیشی چاکە خوا هەڵ ناگری دیارە دیار 1 سعات چییە تۆفیق 1 سعات کرێی تاخیر ناکە نیعمەتە وەکی کوندە بووی ڕزق بە پێی خۆی لۆی دێ فەرمو قسەی کردو لێ بۆ کورە ئەتوو ناکەی قسەی پیاوانت لە زاری بێتە دەرێم هەڵ خەراب ئەفەندی حاجیش حەقیتی لێ مەگرە اختیارە بە خۆت دەزانی پیاو هەتا دەمری لەسەر شنگ و تاقەتی خۆی نامینێ چی تێدایە فەقیرەی بەو اختیارەی خۆ ناچی ڕۆژە هەتا هەوارێ لەو دەرک و لەو دەرک تاقیبی کرێچیان بکات هاوکە بابم ئەنگۆلو مەمزوعەکی دی ناکەنەوە ها ئەمنیش با بڕۆم تاخیر بوو بەخێر چی مام حاجی ئەی دەڵێم چایەکان دەی بابمێنە لۆ جارێکی دی ئەو چای چی عادەتی ئەو هایە پیاوی شەرمەزار دەکات حاجی چاکت تعلیمدایە شەیتان بە نەعلەت بیها ئەرێ وەستا خەلی کاچایەکان ئەی بابا ماندیمە ئەرێکا نەهاتەوە لە چێە چت گوت جێم لێ نەبوو دەرێم سعید نەهاتەوە هاتەوە نانی خوارد چۆ دەرێ چێوە چ عماری مامی لۆ خێرە گوتی عمەری ئامۆزام هاتووی تۆ دەچم سەرەکی لێ بێ خدا کەژی نهاتەوە لە دوونیەوە
بەمانە ئەو شەو نایەتەوە. چی تێدا ئامۆزای خۆت لە مێژەنەی تۆ دەچێت سەرچ لێت خۆ میشتم نەگوتیە چ زۆرە جیان زۆرە خانێشی گەورە و گرە خۆ نەبووتە ئەو کاورێن هەیبە هەم کەس لە درم دەرنەچوێ ڕۆژی ماری مام ساتقی هادوون نەخۆم ڕانەدی تەکلیفیان لێ بکەم شوێرێرە ببینێنەوە لەبەر بێجێی ئەوزاڕۆ هەر بە سوحبەت وها بە حاجیم گوتم خانەکەی نافرۆشی چی گوت نەی سەرماند لۆ ئەوجاوە گوتی دەفرۆشم کا پارە کوڕە دەفرۆشێ بڕەکت تەماحی بدا باە خوا گەورەی لۆ پارش زێرۆ مێرەکانشمان دەفرۆشین و ئەوی هەیتی کاتی خزمی شارمەتیمان دەدەن ئەوی هەیتماندا دێنێنە سەری بخۆش وەڵای خۆ بە ئاسانی ژوازی لێ ناینم کوڕە پێم ناری لۆ چیتی خابیرە کوڕی هەیە بیداتێ چیژێ هەیە لۆی بەجێ بێرێ بەن ئاشکنارە زرقە بێ کەسە کە خزمەکی نزی چینێ لۆی میراتی بگریتەوە خۆ بە زۆری لێ ناستینم خوا دینێرم کە یاخوا خوا بەدەمتدا بنۆڕ یا ڕەبی هەیبەت دەزانی ئەو خانێ بتۆی خۆمان چی لێ دەکەم جارێ لە لای پێشەوە هۆدە شیرۆ سەعیدی ئاوادان دەکەمەوە حەمام و مەتبەخەکەش شەقاوەک دەدەمە پاش تەندورە شیلۆت و لە سەرباین دادەمەزرێنم ئەوجا هەر عەزابە وەست و کە تەندوریمان لەو پێوەدا کا لە چێ شەبێ پێشەش تەندورە ئەستورکان بکەمە خێر هەیبەت بگراوەی بکە چیسە چییە؟ ئەوە بدورە بکە چیسەکەیت کەم عەدم بووە بۆر هەرگەڕایە ئەو مشتەری دێگە من پێ دەکات باشە دەی چ دەرەی خۆت دەشۆیە نانی خۆت دەخۆی دەترسێم خۆم پێ نەشووری لە برسان دوایێ دەستەکان چ دەکەی و جولاوەت ئەو هادی بەزن السلام عليكم. عليكم السلام. في سياسة لاكو كنا لاكو تواوا بشرف تواوا شو تواوا؟ شكلي باب التواوا باورناكم لدوسي هذا الكسل يا دوري او دوري بدا باب حرم لاكو رولا نور الدين شيله جوريا ريتونا خلل جوريا شيله كده كمال بس فرمو السلام عليكم. فرمو حاجي فرمو تازا بحس شو مالك فرمو يا أخوة بخير بما يا الله اي وتسكير تمام حاجي خوانا كان ساغني بخواي ما مستعو بشتيشان وازم لينايني مام حاجي ببي دكتور بشتيشان كواز لديني مام حاجي بروكن دكتور شي باتاق معاند كبزاني تتو تدنيا بخواي حاجي نترسيم كليت بكليا هر او ماب والله دورني مام حاجي أبي روجي ناسيارك مام برايكي وجتو آساي هردي يقو بشتم ديشي دوايا درسو كليتي ايه دوايا تسوى لاي دكتوري بوختو جوان ويان عمليات كرت يعني تسابوا نا والله الصنداني قيشتي قرباني حازريام سبب
کلیەکانی جامیان کردبوو مام حاجی. جامی چ مامۆستا؟ مام حاجی هەتا زۆر جارەکی خۆت کە باشە کەماڵ مەقسەدی ئەوەیە. لایەکەی مام حاجی جغارەکە سووتان چ لێ قەومایە؟ مامۆستا گوتم داخوا دەبی ئەمگۆ وەزیعەتتان کوبی. والله هیچ ناکزوریەکمان نییە تەنیا جەنابت نەبی. مەقسەدم ژوورەکەی پشت جەنابت نەبی. یا الله خێ چیتی دیسان لۆپەی دەدەن حاجی. ئەمە چ بکەم مامۆستا لۆمە من دەڵێن. حاجی کۆتت چ بکەیت ئەوە ملکی تۆ خۆ ملکی بابم نییە. مامۆستا چاوەکەم ڕجاتان لێ دەکەم تشتەکە هەندەی ناینی هەندەی پێناوێ بەشی بە خۆتان یعنی دەستەکی تێوەدە چاچکەنەوە لەمنو نەکەوی ماڵمانی گۆیە حاکی. مام حاجی ئەمە چاچی دەکەینەوە ئەمما سەری مانجێ ئەگەر هات و مەسرفەکەمان لەکرێیەکەی جێراوە گازان دەمە لێ نەکەی. ئەڵقەتعی ڕازی نابم یەک فلس چێ لەکرێیەکەی کەمکەنەوە هەر ئەوە مابوو کرێی مانگەچی چیە وەڵات لێمان سەرف کردەوە نیە؟ دەکەوای لێ هات بەخۆت لۆمانی چاکەوە مام حاجی. مامۆستا ڕجاتان لێ دەکەم بکەن لە ڕاهی ئەو خودایی داعد و بێدا تووشی وەستا و عەمەلانم مەکەن بابەکەم کورە لە حەقیان نایەم چاوەکەم کاکە هەوکە ئەنگۆ دەمدەنێ نامدەنێ 40 دیناری مەقسەدم 40 دینارم دەدەنێ کاکە ئەگەر پێش و ناخۆشت چۆلیکەن بەتاڵیکەن ئەگەر مڵکیشم زەفت دەکەن هەتا بزانم خۆ دنیا بێمیر و حاکم نییە. مام حاجی قابلە مەتە دەو ڕێگرین ملکی خەڵکی سەف بکەن خاصنی فەقیرش وەچی تەنها. شەیتان فەقیرە مامۆستا لۆم فەقیرم. حاجی مەقسەدم لە قسەی لێ تۆ ڕەبوونیشی پێ ناوێت ملکی تۆ واجبە لۆمان چاچکەیەوە. پێم ناکرێ وەختی وەم نییە. مام حاجی ئەتوو زۆر عەنتیکەی ها مەسەلەی چ کوردی هەیە لەێن نەبە هەر بەردێکی لە سەدانی ئیش هەروە بە من عەندی نابی دەبێت و بەلایەکی سەربی نەبەرێ یاوەتە بە خۆمان چاچی دەکەینەوە لەسەر حسابی کرێیەکەی یان جەنابەتی چسەی خۆ لۆمانی چاکەوە و کرێی چەند لە تەواو وەرگرە چت گۆر. یعنی مامۆستا ئەمن ئیش و کارم نییە کرێی خانیەکان لە خۆیان سەرفکەمەوە مانچی ئەو لای 56 دینارم سەرفی بەردەکەر دەرگەوستارە و گەڕەکی ئەرمان کرد. ڕەحمەت لە بابەت. مام حاجی ئەتوو مانگەکەی دیش ئەنە بەحس کرد ئەو خانیە بۆ چر دەبڕێت لەگەڵمان سەهل بە خۆ بە خۆت دەزانی ئەماش ئیمکانێتمان هەر ئەوەندەیە دەنا کوشتی وا تەکلیفی جەنابەت دەکەین چاوەکەم. باشە یعنی ئاخر مامۆستا چاوەکەم مەسەلەکە پارەیە پارە ئەمبوو وا دەزانم وها بە ئاسانی پەیا دەکرێت ڕەحمەت لە بابتان. دەزانین مام حاجی دەزانین وەڵە جاری وا هەیە برادەران لێرە پێویستیان بە دەستگرتنەک دەبی لە خۆمان ڕنابین برێن بگرە ئەوە 50 دینار ئوموری خۆتی جێبەجێکە حاجی ئەفەندێکی گەورە و گران ئەوە 2 مانگای ناوێت گەستی ئێرە دەترسی ئەو مریشک فڕۆشەی تخوا ناوێت چیە؟ ڕەحمان ڕەحمەت لە بابت کابرا هونەرمەندە و ئیشی تیپەکەمان لەسەر بیمەعتەڵ بە حاجی. باشە مامۆستا بە مەزەندەنگۆ یعنی دەبی چەندی تێبچی؟ هەر 20 دینارەکە مام حاجی خۆ قابلی 1000 دیناری تێناچی. چەند؟ 20 دینارێک هەر ئەوەندە. یعنی کرێ ئەو مانگەشمان فت. هەروە دەبی حاجی چاوەکەم هەروەها دەبی. باشە بابە باشە ئەمن چاچی دەکەمەوە ئەوەش لە بەرخاترینگۆ ئەنگۆ دەست لێ مەدە سبەینێ دەچم بەشی وەستا مستەفای دەینم بەخۆی بۆ وەستا سدیق و یەک دوو عەمەلان بێن دەستێکی تێوەردەن بەس ئەگۆ دەست لێ مەدەن ئەم بەخۆم لەتان چاچی دەکەمەوە بابەکە. مام حاجی باوەڕکە لە شەوەیەوە چەند حالەتێکی مۆسیقامان درۆپەی لێدایە هەتا ئەو پاش عەسرەی ئەگەر عەدمیش نەبن زۆر باشە. باشە مامۆستا ئەدی مام حاجی کرێ ئەو مانگە دەدەینێ بەڵام داخۆی ئێستا محاسبی تیپەکەمان نەهاتیە سبەینی وا دەکەم ئینشاءالله هەر بەخۆل و بی لە دوکانێ هەندەش بسڕ هەریش لۆ سەرف دەکەین حاجی. لە چ سەرف دەکەن مامۆستا؟ حاجی مەبەستم دەدەینێ گوتم جێم پێدەزانن وەنیا؟ غێر لە ناو قەیسەری لە تەنش حەز زیادی خەیاتی. ڕەحمەت لە بابت هیچ خەمت نەبی ئەگەر جەنابیش لەوێ نەبی ئەوە تەسلیمی جیرانەکەت دەکەین. نا بابا نەکەی پارەم نەستە جیران دەست جیرانم لێت ئێمەگەی نەڕجاتان لێ دەکەن. کاکە لەوێ دەبم ئەم بەخۆ لەوێ دەبم. باشە ئەوجا ئەمن لە خزمەت مەرەخەز دەبم مامۆستا. سەرچاو حاجی یا الله یا الله خوا حافیز. خوا حافیز بەخێرچی.
چاوەکەم گوتم لەبیرم نەکەن ها لەبیر ناکەین حاجی لەبیر ناکەین وعلى دانشجا مقصدهم يعني دكتور لوين هو ده ما شيتش ها هاي الشيتي لا بعد الشيتي بدا رد علي يا خمدا وعلى بلد نادم حتى عشتنا لك الشيشة ده بدا وعلى بلد نادم هو لك نخوابي حاجي توافي مالي خواتك يا شمين هاكي ومن هي الشيت ها استغفر الله بابا كم رجوع بو مواتو شيتني بس دیارە ئەمە شێت بوویمە سوزانم بڕۆ سەرێ خۆت دەبینیەوە دەبینەوە مەقسەدم دکتۆری دەبینیەوە بڕۆ السلام عليكم وعليكم السلام هذا ايش بابو علي والله خالو يشي هبو بس بزانم لأين تيرتوانا مش يوالي هدي إلى عيادة دكتور لطيفينيا لا بابا إلى هونيا مقصد تسيا يعني ده يوم ده أنا المخالفين أمن وعلم هوز يعني هونيا كاكا كاكا ما كيف يدعي لا كاكا المقصد اشتفوا مليك زيكاك قبل شمي مليكي ده نبعي بدأت تمكني چونکە قەدەرەکانی دیکە بە خۆ بە پیرەداچی ئاهات لەو هۆدەی چوونێک علي بەسەریتو لا حول ولا قوة إلا بالله إنه لا حول ولا بابا ملو عي دولة كنت تقفر بالقنا وكابرة لا دبرو بروك ما مرجع أي تماشيك نورا تسيو أو كابرة هاجر إلا بالله لا يعني دكتور لك فيها كاكا عيادة دكتور لطيف اللي يرن معايا أدي أفندي بقول بالك إذا بيمبري لو كندري جوا كاكا بخواي ناصر أفندي وارم أدي إلى بوتة أوتيل كاكا اوتيل شنيو كوها إيه بابا باشا أوتيل نبي يا ده نبي أنا والله لو قلت أشياء تبي تبي يا ربي إيه أوهم أفندي ومفندي أنا خو والله بلاش ليلة خراب جار إيه تيجي زور منها بس كونه وعلي وشي من ده تدعى بابا نعم أخوة كاتشي من دكوالي أخواها في زلمي حتى تأخيرنا إيه ده باشا يعني برو فرق برمل إيه ده باشا باشا تاو أفندي دوابني بقول ما مش ماشي خدني عندي تبعي كاكا دنيا دي تيسي وترى ماشي وحالتي هم قتلونا ويا خمم بدك كاكا فرمو أفندي بسني أو جماعتي أمن هل أو كاكيم دي زوزاني متجسون الكلام فتقوى الله يشرب في تحسني الله وخصير كمان يا باشا ساري تمام ساري خدها ما مردي دكوالي كاكا يبينو جنوبا لا يخوالي بيني لا خالنا أفندي أمن قال لا مش وعلى الكلام عليه بس أنا توعي كيلو وزبي بس أنا درج خوش فرمو كاكا حتى تأخيرنا بي نردي ريت النشان ده وكاكا ديار النشان لا بابا لا خالة بخون في تسانة بخو حافظ والله بابا شعره وهم اشتري ده وشتوري وابزانم بڕی کەس بە شەو ڕدێنە خۆی تراشی ها سبێنی بە ئیسراحەت خۆت بتراشی بە کچێ پێڕان ناکەم هەتا دەچمە لۆ بیایە و دێمەوە خۆم دەگۆڕم دەچمە سەرایە درەنگ دادی سرایە لۆ هەی بە چمان پێت نەگوتیە ناوەڵە هەل لە بێژ خێرەدایە چە هەیە لە سرایە بزانم وا ناکەمی شەکلۆ ببینەوە تەعینت کەم ئەمن تاعین بکرێ هەدی ئەوڕۆ لە چاخانە حاجی ئەوە دانیشتون قادر کۆی لەگە حاجی یادگاری مامۆستا باقی خۆشمان لەوێ بوو گوتی سعید چ دەکە چ ناکە ئەمش گوتم وەڵا مامۆستا جارێ چ ناکەوە دانیشتیەوە مامۆستا باقی گوتی دیارە بە خۆت پێخۆش نەیژ بکاتن لەمارە دانیش وتم مامۆستا کالۆ ئەوێ ڕۆژێ سعید دەستی شەشی بگری ئەو جا من دەمزانی چم دەکرد دوایە
وەڵا دوای گوتی سبەنێ مەزبەتەش بنووسە لۆ متەسەڕفی عرض وعار بابا عرض وعار لو محافظي عرض وعارە برێم عرض وعارەش بنووسە لۆ متەسەڕفی محافظ بابا محافظی بابا با محافظ بی گوتی ئەگە پێش دەکرێ بە خۆت بڕۆکردی برێ وەزم ئەوەیە کوڕەکەشمە تا سب 6 خوندی و دەبی لێ بگەڕم ستەکنی قابینە نانا لۆ هەندێ مانعەتی نییە خۆ هەم ناگری ئەی ڕۆژێ حەمەدی فەقیڕەشیدی چوو بەکنی ئیشەکەیان لۆ کردو قابلە بەویشم تێ نەبی نانا دای خەمن نەبی دێلم بستەکنی دێلم بەڕاست هەیبەت چاو بەبیرم هاتەوە سبەینە بڕۆماری عەزیزی کوتە شەروارەکەم لۆ بینە باشڕوور دیار نەبم هەیبە زۆرتە پێراوەشی باتەشم لۆ بینە لۆ دەچێ شایی کچێ ئارێ وەڵڵا لە شایم گەلک پێخۆشتە ئەگە سعید تەعین نەبوو دەمزانی چم دەکرد ئەدی بابا ئەمن نێم ئەتو نایە پێکوو دەبی خۆ عەریزە بە ناوی خۆت نادەی هیچ قەیدیە نابی بابا دەبی ئەمن ئیمزا بکەم دەبی ئەمن لێ بم وەڵڵا خۆشە دە باشە باش مادەمای لێ هات سبەینە تو لەگەرم وەرە عەریزەکەی دەنووسین لۆم ئیمزاکە و حەقت نەبی ئەدی ئەگەر دوای ئەمنیان ویست های هۆ ئەمن جارێ ئەوەی دەمێ بیبینم با بیبینم ئەگەرە تویان ویست سەهلە کو خۆت مەشارەوە لە پشت بە لەدەی دانیشارە و چاخانە و کابرای ناویسیە تەنیش سمێر سۆرەکەی دەیناسم باشە لە کنەوی ئینتیزارە بێ باش ئەو ساعت 11 و نیو ساعتمە جارێک کەسیش دیار نییە باوەڕ ناکەم کەسی دیش بێ لۆ خۆمانە لە هەروەی دیارە ئەفمانە وەلا دەبوو ئێستا ئێرە زێن نەبووایە بینی خۆمان بێ ئیشەکەی هەندێ نییە هەموو کەس بتانی شانی بداتە بەرێ زەرجی دەوێت زەرێک حسابم کردیە کوهە شوتەی کە خۆمان دەیزانی تقریبا تەنفیزی دەکەم سەر و پێنجمان پێدەبڕێ شروت کوڕە سایلا شروتی بەردە فەرمکە کە چاوەڕۆم کە لێ ئامۆزە یارە توشە لەو بەزمەکەی هاتی ئەرێ وەڵە دەمێ بچمە کنجە ناوی چاوم پێ بکەیت جارە جغارەکی بشێشە
ممنون الناشش هر باباکە بابا من هەردەبی چاوم پێ بکەوی ئیشی خۆم پێیتی غێر ئەمەش ئەو ئیشێروی هاتینە ئای نەنا ئەوە جودایە هەردە شێوێ بستەکەن جەنابی تەوسیە و شتی وای پێیە بەخوای دوور نییە والله دقهوة ترحي تربتني بوي تساو سم پوشتا دیار خلشي عيرشني ها قندريكو دبريقيتوا ئەدیکو مۆزوع قۆنتەرات کوڕینا با کەمێل و زۆری نەری هەتا کار لە کار نەترازایە با چارە چۆمان بکەین با بزانین بە چارانی غنایی ناکەین باشە چ بکەین بەڕاینگۆ چ بکەین ئەمە چار کەس نین هەر یەکەوە 1000 دیناری دادنێ دەکات 4000 ئەو وەختی مەمنونیش دەبی باشە زۆر نییە ئەدی ئەمە چەندمان پێ دەبڵێ عجایب ئای ئەو هایای ئەتو جۆت لێ نەبوو مەسەلەک هەیە دەلێ ماسی گرتن و شەڕواتڕ نەکردن نابی قسەکەی جوانە دەبەخۆت بزانە لاتچێ بنجێ هەتا زووشە باچارەکی لە خۆمان بکەین دەنا وەڵڵا لە بنساجی عەلی دەمینێنەوە دەبڕە بزانم چێکی لێ ناکەیت باشە برا دەبی ڕازی بی عجایب برە مەغروورەکە ڕازی نەبی دەی ناوی خوای لێبینە بەرام بتبینم کو سەراوسەر لە عاردی دەکوتی دعوەتی ئەو ڕۆژی عایدی من لە زیەکەی دوونێ غەمتان نەبینە کاکە ئەمە دەزانین ئەتوو خەلکی ئێرنی ئەشزانین لۆچاتی بەچتان زانی جەماعەتی ئێرە یار و ناسراون دەزانین چەندن هەمووی 12 قۆنتراچینە کۆنتراچی بەڵام ئەمە کۆنتراچی نیمە بۆشمان وەرمانە خەشی بینە پیاوی خۆمان نەناسین المهم واز لەکردن جەنابی مینە و ئەمەش ڕازی دەکەین ئەو جان بۆ چ زەرەر دەکەن ئەگە کۆنتراچی بێمە حارم و حارە نەدەبوو کاکە کورت و کرمانچی وە دەکەین بە جاران لێ بێدەری بە چاران بەێ سبان بۆ هەولێرە ژواز دەینم ئەدی چ لە سەعیدی بکەم برێم نایهێش بچمەکردنی پەشیمانیان کردمەوە کاکم شەریک بەێ چێ سعید ئێدەوە برێ ئەدی ئەوە لۆ بخۆینە ئەوەیشی خۆی هەیە چێ دەرێ هەرکەمیش ڕەوانی نەکردیە بەخۆی دەزانی چ دەکا باشە چ دەرێ دەترسێن باشت تێنەگەیان دەبی کاکە پێم گوت وتم واز لە مەسەلەکەی بینە و بە چارە ڕازی دەکەین چی وت دەرێ نەک بە چارە بە هۆڵێرەش واز ناین ئەوە تێنەگەیشتە دەتخوا هەچەند خۆم بزمەکەین فەرو
زۆر باشە ئەو پارێت چی لێ بکەم جاری دەکەتیکە بە کەسمان شتێنەگە یاخە تێبکەم مەسەلە چییە ئەم تێناگەم وەستە و عەمەلومان سکوی دارت لەگەر دەکەم وەستە و عەمەلە وەستای چ بابە وەڵڵا ئەنگۆ بەستە و سوینا من لەو مەسەلەی سەعیدی هاتیمە سعید من سعیدی چ خدا سەلامەتت کاتە هەر بدە ئەو پارەش هەمووی ناو ژیرفانت نێ کوڕە لەکنەوی هات باسیش مەکە ئەگەر دەنجیشی کرد برێ کوڕە برێ درەنگ چوون پێڕان نەگەیشتم قابلە چییە نەبابە نا ئەوڕۆ لە هەموو ڕۆژێ زووتر خلاسم کرد و فرۆشت هاوکا بە چەندیدا دەزانم پارەی چاک دەکا چم بە چەندیدا قانی تەنی چ هەنوو کە ئەمە چیشمان هەیە وای دەکرد بە سەدی دەدا کاکە ئەمە بارەیەک بکەین هاوکە پێی ناوێت تەماحی بکەی ئای هەر ئەوەندەت پێ دەبڕێ بابەکەم کورە چما قۆنترا چ خێری مایە بە ناشکوری نارێمای لا حول ولا بالله کورە بزانە تووشی چ بوویمە من ها پشیت فراوان بی تووشی چ نەبووی ئەلحەمدوللا کەسیشمان چاوی لە دووە نییە تو ئاشکرامان مەکە ڕەحمەت لەمان بدە داهەستە لەو مەکە ئەمەش کاسبین بابەر پێی خۆمان ببینی خوا ئەگە بنێری پیا بەخۆشی نازان کە بەسەرێ لەباری وەڵڵاهی ئەوم بردم لە خواشم بێ سبەنێ خەم بگرێت ڕۆیشت لێی خەمان بۆ ئەو زاڵم بابە بە هەموو عاقلی خۆی دەویست لێ ئەمن یەک بەباری خۆم تەمام دانابوو خەم تەسەوڕم نەدەکرا و هەموو ئاسانی لێ خەمان بیتەوە ئەرێ ئەو کابرای لێرە وات بگوڕەکەی تایم بکات چۆ چوو چتە دەرێ ڕایەن ناوی کومەکە ماو دێرە تێنە خەکەم چتە خۆ نەخۆش نی ناوەڵڵا بۆ سەرمایەت گەڕوم پێ گۆنووسایە چیە پارە هەش بە سەرماری چێت کۆر کردیتەوە چیە کۆرکردنەوەی چ و کاوەرکردنی چ دەتوەرە پێش لۆ بجێڕمەوە لێرە نەچوومە سەرای مەزبەتێ لۆ سەعیدی بم با ئێ وەڵا چووم دەبینم جەماعەتێک دانیشتینە وەڵا ئەمیش دانیشتم زغارەکم پێ کرد نەمزانی بەخۆشم ئەوم پارەیان بە زۆری لە باخەرم پەستی و بەڕێیاکرد ئەتو تێم بگەینە ئەو قسەیە ئەسلی هەیە ئەگەر وەبی هەتا بن پیلان زەرەر دەکەم لە قەلیش دەبم لە کۆتریش دەبم ئەمن دەزانم وایە باشە کووت زانی دونی لە زیرێکی بووم فەڕاشی دایرەی تاکۆم دیت فەڕاشی مدیری دیار بە لەگەر کابراایکی ئەو باسی دەکرد ئەتو فکرت مشەو ئەش کردم لۆ ئەگەر وەبی کورە تۆفێک هەتا بن پیلان زەرەر دەکەم نا زەرەر ناکەی باشە کووت زانی زەرەر ناکەم ئەمن دەزانم بە پارەکی چاچی دەقسێنم باشە نەتزانی چەندی دەدەن باشە لۆ سبێنێ بە خۆت ناسی دایرەی تاپۆی ئەگەر بە خۆت بچی باشتر لە مەسەلەکەی دەگەی واللهی ڕاز دەکەی قسەکەت جوانە ڕاستە وە سەعات 12 هەر ئێستا دەچم دەوام هەڵنەگیرایە خۆم دەچم پێ دەکەوم بزانم چ هەیە چاک و چێتر ئەو بەرە چاکە هەژینا تادرم کەم ئەو بەرە چاکە هەژینا تادرم کەم 9 درهم کەم 9 درهم کەم هەژینا 9 درهم کەم ئەو بەرە چاکە هەژینا چت گۆ کاکە دەرێم 9 درهم کەم ئەتو گۆتت 4 درهم کەم
ئەمنیش لۆم زیاد کردی گوتم 9 درهم کەم کاکات لێت کەم کردمەوە زیادت کردیان کەمت کرد زیادم کردەوە زیاد ئەوە ناوەڵا کەمت کردەوە دوونێش سێ چار نار لێ زەرەردام ماڵت خرانەبی ئێ باشە باش ئەمن واوە دەرم ئەتو لۆ بەجێ من دەکەی نەبڕۆ بابم بڕۆ دیارە تو هێشتا تۆفیقی ناناسی سرت لە کابرای شێواند هەی ماڵت نەرمێنێ وەڵڵا چی لێ بکەم ئەو بەڕە چاکە هەشت دینار 19 درهم کەم 19 درهم کەم 8 دینار 2 درهم کەم 8 دینار 2 درهم کەم باشە تۆفیق گوتم ئەتو چیشت هەبوو ناوەڵە مام حەلسیشم نەبوو هەر حەزم کرد بڕۆ کلەکم دانیشم ناوەڵا گوتم ئەگە ئیشت نەبێ هەتا ئەمیش بچم سەرەشی لە دایرەی تاپۆی بدەم زان مەسەلەکەت چییە ئێدە باشە مادەم ئەتو دەسێنە ژۆهاب دەست ئێدە باشە یا الله خواحافیز خواحافیزت بی تحسین کوڕم ئەوە ئەمن هەتا دائیرەی مەعارفی دەچم ئەوەی ئەم نویست بلێ دێتەوە ئەتوش ناوی خۆی لێبینە بڕۆکن مام حاجی بزانە چ دەرێ ئەگەر لەوی بێتەما بوونە تا حەولی خانێکی دی بێ وە دەکەم هەنەکە شۆر بەبمەوە خوارێ ئەردەکە منی نادەم ساعاتك انا مرتب ده فارين وما بتطلع كده قلت سيوا اي مشروعيه سيا حاجه سيا لو اخذ وكناي خدر تسملم لەناو ئەو هەموو دوکان و قەیسەریانە هاتن لێرە لە پێش دوکانی من بۆ شەڕ و دەمەقالیان ئەمنیش ئەڵا قۆیسەن ئەوە چویمە ناو بژیان دەکەم هەتا گۆپاڵگرتیا لاس کوردیاندام سەلامەتی تزێت نایەش وەڵاهی نازانم خدر دەلێم دەبی ملم نەشکاوی نانە سەلامەت شامە ناچنیە نا دەورە بابم وەرە بزانم حەزی فەقیرە بەو اختیارێ لە زیاتی چاقیستان لێ ئەوە چیە حاجی تۆفیق مەسەلە چیەوە والله نازانم چیان لە بینی کاکە هار بووینە ئەوە لەسەر پیاوەتیم بەسەری ئەو جەماعەتەی ئەوە دوو سارە پارەی دوعار بەگەنم بەسەرم دایتێ هەتا هەنووکە چاوم بە درکەشی نەکەتیە دەرم بابە ئەگەر گەنم نییە پارەکەی خۆم بدەوە بەوەش رازیم بەرەنەمە ناسیاریەشین بانە بیتە درعازیەوە دەینانی واللهی وەلی هاتیە شەرمێ دەکەم دەوعا بکەم حەق خۆتی خوا قبول ناکە مادام پارە دێ وەرگرتی حەقی چیە بیدێ دوای کابرا بە پارەی خۆ ڕازیە چەند لەزییتی 40 دینارم دایتێ بەسەر دوعار بەگەن خدا هەندەی دەینیان بۆ عالەمەتانە خۆ خڕکردەوە وەخت بۆ حاجی سەقەتکەن کابرا قسەی خراپی نەکردێ بە پارەی خۆی ڕازیە بیدەوە ناوەڵە بابە پارەکەی خۆم بداتەوە ئەمنی چکەم ناوێت چ دەرێ باشە باش سبەی لۆ دەین مێرە لە دوکانی مام حاجی چاوەڕم هەر ئەوە مابوو بزانە ئەو زارە بەدوان تەواوم ناکەن دەبێ عەفوم کە مام حاجی ئەمە شەرمەزاری جەناب دەوەرە وەرن پێشی وەرنەوە مادەمەیان گۆ برانە دەی وەڵڵا بابا ئەمە چم لە بەردری نییە و دەی کاکە دەی دەست لێم لێ یەکەن هەر عیبیشە مادەم ناسیان دەی بابەکەم ئەو هانە دەچە شتە چکەم حاجی دەی بێ ڕۆژەوە تەخمە چاک بدەی هەر ئەوە مابوو دەمزانی مەسەلەکە هەلە بۆ منە وەستا خەلیل وەستا خەلیل تاخمە چایەک با لۆبینە کورە نادیش لەما من چای ناخۆم خدر بەرێ مام حاجی تو چت کرد والله برێم چ ئەملۆ بە تەمان شتێکی دی هاتبووم تووشی ئەو بەزمێ بوو بزانە سبەینێ سەرەکم لێ نادەی لۆ خێرە کورە خێرە خێر ئینشاءالله چ وەختی بێ مام پاژ عەسرێ کەفی تو بەس ئەتو خدر ئەوراق و مەوراقت تەواوە بەڕاستە مام حاجی
السلام عليكم. سلام. مام عزی پارەکەم دەلۆی بم. ئەتۆ بڕۆ کوڕم 15-20 تۆپم لۆ بینە وەچی هینات پارەکەت بدەمێ. پارەکەم بدێ باب بم ئەوسا. کورە بابم دەبڕۆ تو پێ بڵێ لۆ حاجیە و ئاخ دەبڕۆ. باشەوە دەچم. هاي. السلام عليكم حازي. سلام توفيق بخير بي. خوش بسلامت بيا خو. شا. حازي قصەکەم ڕاست دەرچوو دەمزانی. چا نەبوو چوون پێکەتم. بارەق هەزەرت نەکردبی باشە. زەرەر؟ کار لە زەرەریە. ئەدیلۆ دەڵێن هەر کەلاوەبی لە پێش 1000 دیناری کەمتر نادەن. نا بەسەری تو ئەوی بە توی گوتیە بە سەهوت چووە. بەس ئەمەن جێبەجێم کردیە. کو؟ ئەو ئیشا وەها زوو دەست پێ ناکرێ. ئەمنیش مشتریەشی چاکم لۆ دیدیتەوە. باشە چەندی پێ دەداتم؟ بەخوای لە پێنجی کەمتری نادەمێ ئەو زەوای لۆ شەشی. باشە حازی ئەو مشتریە چەورە چێە؟ بەخوای تۆفیق هەر کرێچیەکەی خۆمە. باشە حازی ئەو کرێچیە ئەو پێش 1000 لە چێ دەردێنیتن؟ وەڵا تۆفیق مهم ئەوەیە ئەمن پارەکەم بە بەلاش نەڕوە نیوەی لێ وەردەگرم نیوەشی لەسەر دەکەمە کومپیاڵە. حازی دژمنداریت لەگەر ئەو کابرایە هەیە؟ چ؟ دژمنداری چ تۆفیق تۆ چ دەڵێ؟ کورە ئاخر ئەو قوڕبە سەر ئەگە بزانی مەسەلە چییە بە بەلاشی بدەی ناوێ. باشە ئەو لە چێ دەزانی؟ لە تاپۆی لە عالەمێک. باشە پێم ناڵێ تاپۆ حەقی چییە؟ ئێستا بایە ڕازی مشتری ڕازی پێم ناڵێ تاپۆ عیلاقەی چییە؟ حاجی خوا قوبور ناکە ئەو کابرایە قوڕبە سەرەی تووشی ملچکاندنی دەکەی. ئاخر ئەوە هەرجی خۆی گەرم ناکە دەردەکرێ هەر ئاگاش لێ نابێ ئینزاری دەرکردنی بە نووی چەوانی بەدەندرێ. باشە ئەدی ئەگەر تێک نەدرا بەخوای حازی قسەی خۆمان بی ئەگە مسۆگەرم نەکردبی دەفرۆشرێت تێک نەدرێت نەدەفرۆشت. باشە تۆفیق ئەتوو محامیوی بابەکەم دەلێگەڕێ با دوو عانەمان پێ بڕێ ها؟ کورە ئاخر حازی حرامە وەڵڵا حرامە وەچی گۆشتی بەرازی. لۆ بابم دەدزم؟ فەرقی چێ لەگە دزی؟ مادامە تو هەندە جەرگ سوتاوی لۆ ناچی لۆ خۆت پێی بڵێ. بەخوا نایناسم دەنا تەقسیرم نەدەکرد. وەڵا بابە پیا و برادەری وەچی توی هەبی دوژمنی لۆ چییە؟ حازی ئەمە لە بۆ تومە دەرم مادەم هەردەی دەیێ بە نرخەکی وای بدێ سبەی نەگە تێشش نەدا کابرای قوڕبە سەر زەرەر نەکاتن ئاخر. ئەو کە تۆفیق ڕجات لێ دەکەم خۆت لە ئیشی من هەڵمە قورتێنە بابەکەم. ڕۆزە ئیشم هەیە یا ڕەبی بە 10,000 دینار دەدایێ. وەچی ئەتوو چاول لەوەی بی خەڵکی بڕۆتێنیەوە و زگت بە خەڵکی نووسێ. کورە بڕۆ تەقسیر مەکە دەی. لێرم دانا بەدەست خۆم چی لێ هات؟ شەیتان بردی جلۆکە شاردیەوە. عجایب عجایب ئەوەتە شەیتان بە نعلەت بی ها. خانی قەڵاتێ کا چی هات؟ ئەویش دوو پولی ئەو های بە پشتی وە دەترسێم ئەوە هەوبی. نانا ئاو دوو پولی مەلیچ پێ و بابەوە ئەستێرێ هەو نییە نە ئەوەیە زانم چی لێ هات یا ڕەبی شتڕە بزانەوش ئای سندانت لێدا ئارێ وەڵا نەخین دەواری کو پیاوی کۆرە دەکەی ئەوکە وەرە سەنە دەکە یەک سەنەت لێم بزر بووە چ بکەم ئێستا بچم بانجی کوڕەکەی وەستا مەلا ڕەحمانی بکەم بێلۆم تەماشا بکە نەکەی 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 ئەمن دەزانم باب ئەوە هەوە هەوە بە خودای ئەوە هەوە بەس ئەمن لە سەزەئی نەمایمە کورە بەرێ وەڵا ئەوە هەوە با بکەم باگرمەوە با بکەم ئەوە
السلام عليكم. باش بۆ هاتی خدر سبەینێ سەعات 11:30 بەخۆت و بە دوو شاهێدی وەرنە دایرەی تاپۆی ئەو ئەوراقانەی پێشم گوتی لەبیرت نەچی ها بەخۆم و بە دوو شاهێد خوا یاری سبەینە لەوێ حازری مام حاجی زۆر مەمنونتم چاو بابە کەشت هەموو دەدەم پارەکە مشکلە نییە نا بەسیتە بەسیت ئەو زامن دەڕۆم خێرچی السلام عليكم. أهلا. چی هاتان خدر حمد امینه؟ بەرێم خدر مامۆستا. یادگار هدایت نورالدین. بەڵێ مامۆستا. شاهێدەکان حازرن؟ بەڵێ حازرن. ناویان؟ صالح حمد امین. ئەوی دییان؟ ڕەحمان مستەفا عومەر. مام حاجی یادگار ئەتوو ڕازی بەوەی کە ئەو مولکەی لەناو ئەو سەنەدەیە ڕەقەمی 78 لەسەر 52 لەسەر 4 بە شاهێدی صالح حەمەد ئەمین و ڕەحمان مستەفا عومەر بفرۆشێ خدر حەمەد ئەمینی بەو سەعرێکە لەسەری پێکاتینە. ها چت گۆ مام حاجی قایلی؟ بەڵێ ڕازیم. بەرێ ڕازیە مامۆستا. جێم لێ بوو. مامۆستا پارەکەشیم هەموو ئەوە بەینی خۆتانە. فەرمووی ئیمزاکەن. خدر ئیمزات هەیە؟ ناوەڵە مامۆستا ئەو قۆدێم بگەێن چاوەکەم. لێرە. هەرت ئاوەدان بێ ئەتێ شاریش پێرەخین دەواری نەبووی. کورە هەموو غاردەمە لۆبیا یان غاردەمە مەکتەبێەوە بە من دەکرێت. هەروس بەوس بە ئافەندی گەمەمان پێ نەکە. ئەتو هەروەکی لەکنە خۆشمان بوو دایە مشت و مرد بوو لەگە مامۆستا عەبدولباقی لەسەر چوونە مەکتەبێ. دەمەکەنە بازارە خۆتانی مۆرکەن و بابڕۆین درەنگە دەی. ئەتوش لێرە ساڵح دەی. لەچی ئەفەندی؟ لێرە. قوربانی پەنجە مۆرت بووم گەمانج بە من دەکات دەفەرموو دەی. هاتوش مۆرکە دەی. ئەیفە نەکرد ئەو قەرەمە بدە خارت بزانە کورد لە ئیمزا دەکەم. سما منیش ئەوانم. فەرموو حاجێ توش ئیمزاکە. سماوەی نیە ئەویژۆشم مبارەکە خێری لێ بینن. مام حاجی ئەتوش داغان زۆر لێ مەدە باش نییە. مەمنون مەمنون. سێ مانگ بەلەدێت یاردیە ئی باش ئەگەر بەلەدێت یار نەبی و دەست لە قەڵاتێ بدە ئەمەم کوو بە قسەی خەڵکیوە هەزووی قناڵ کۆ ئەو خانێم بە بەلاژەی خەی خۆم کردەوە ئێ خۆ لە ملم نەمابوو نازانم خدر کوو ئەمنی لە خشتە برد وەی ئەگەر دەمزانی بە خودای بە 10,000 دیناریش نەمدەدایی وهای لە منگەیاند 1000 کەسی لۆ من هینا ڕجایە کە هەر یەک دوو هەفتەی دی بەلە دێدێ خانەکانی قەڵاتی هەمووی تێدەدا ئەوەی خانیوی بە پێوە نامینێ هیچ گوتم مادەمەر وەی لێ هەر بابی فرۆشم باشترا ئای ئافەریم لەوەی دەستی خۆی زوودەوە شێنی ئەوجا ئەمن چەند بە هەرزانم دایە هەرزان وەڵە بابە هەرزانە زۆر هەرزانە
السلام عليكم. سلام. ئێرە دوکانی یادی حاجیگارە؟ یادی حاجیگار چێ بابە؟ نا مەقسەدم حاجی یادگار. بەڵێ ئەمن هەوم خێرە؟ خالید ئیستیملاک دەکرێت بگا دایرەی بەلەدێ تەعویز دووەر بگرە. خانی؟ چیا خانی؟ لە قەراتێ چ خانی تێیە؟ لۆ تێک دەدرێ و تەفلیش دەکرێت. بەخوا چاوو. دەڵێ چێ؟ بەخوای چابوو؟ ئەمن فرۆشتیتم. هەر بە ناوی تۆ؟ کوکو دیارە تەحویل نەبووە. ئاخر ئەدی خدر؟ ئەتوو چ؟ خدر چووە کابرایەکی دیهەیە لە ناو سەوزەچیان تەبلیغی کاتت. باشە مام حاجی کو زانیتە من خدرم لەگەر بوو؟ ئاش لە چ خەیاڵەکی ئاشەوان لە چ خەیاڵەکی. باشە بابە هەوکە کەنجیم بێن. ئێستا دەبی لەگەر خۆمت بم. ئێستا؟ ئەرێ وەڵاری ئێستا. باشە. حاجی یاسین ئاگا کرد لە دوکانێ بێ هەوکە دێمەوە چاوەکە. فەرمام حاجی فەرموو. مام حاجی مادام دەستزانی ئەو ئیشە لە گۆڕەیە لۆ ئەو بەزمت بۆ من دەکرد. ئاخرە منەوە 3 مانگ زیاتر دەستم لە ئەو خانەیە تازەوە لێ هاتیە بە خانیان بچی. لەو گۆڕەش بەرەدێت لێ قیلبیتەوە زۆر کەم وڵات تێک دەدرێت. آخر لۆ مام حاجیات لۆ خوای نەترسایی. هەم کۆگەردە چم قەپۆزی دەشێنم دەیکەمە سینەمانای ئەو قەیسەریایی دەرەمزانە لەو اختیاری دەدات. آخر خوا بتگری مام حاجی لۆ ئەسمتە سەرش لە بەلەدێ بدەم بزانم چم پێ دەرێن. بەڵێ بەلەدیە ها؟ نا کاکە نا ئەوەی تو دەرە بەلەدیاتە باوکم عایدی بەلەدیاتە. عایدی چێن دەرێت تۆ؟ عنکاوە. عنکاوە بەلەدیاتە بابە ئێرە بەلەدیەیە. ئاهلەن وەسهلەن. نا قەیدی ناکە. قەید نییە بابە قەید نییە خواحافیز. ئەوە تو بەڕاستە مامۆستایان سۆحبەتم لەگەر دەکەی. کاکە مناسبەت چێ سۆحبەت لەگە بکەم؟ دەمناسی دەناسم؟ ناوەڵڵا بەڵام برێم چ؟ باش ئێستا من ڕوو لە شێ بکەم مراجعەتی چێن دەرێ بکەم. باش ئەو کابرایە نەیگۆ دەو مولکەی من نێو فرۆشتیتم. کاکە کابراتە ئیدی دایرەی تاپۆ لەکن و کە ئیسپات دەکە ئەو مولکە هیویە هەموو شتێک بەناویە. ئێ باشە ئەدیە من ئەمە چم لەوی کڕیا ئاقاری سیراوەم لەوی کڕیا. وڵی توزان بۆ خۆت دەزانێ و عایدی خۆتەم توزانم. باشە مامۆستا سەلام عەلەیکوم. عەلەیکوم ئەسسەلام. ئەتوو بەس ڕێگایەکم پیشان بدا ڕوو لێ چێ بکەم. دەتوانی مراجعەی تاپۆی بکەی؟ ناوەڵڵا باجارە مراجعەتی حاجی بکەم. تاپۆ دەردی من عیلاج ناکە. با کفتی دلی خۆم بە حاجی بڕێژم ئاجا دەچمە تاپۆ. باشە تو وەشیەوە خانێت کڕێ لە تاپۆی سەنەدی مۆقەتیان نەدایە؟ بەێ وەڵڵا یەک دوو وەرەقەیان دامێ ئەمان لەو تێکە و لێکە بینەوە بەردەی خانی بزرم کرد. لە دوی بگەڕێ بەڵکو بیبینیەوە. تاپۆ ئەنگۆ کو بزانن ئەو پیاوەتیم لەگەڵ بکەن. پارەی تەعویزی پارەی فرۆشتنێک مەمنونتانم مەمنونی هەمووتانم
لفراشەوە حتا مدیری مەمنونم نیعمەتە نیعمەتە وەچی ئەتوو چاول لەوەی بی خەڵکی بڕۆتێنیەوە و سکت بە خەڵکی نووسێ کورا بڕۆ تەقسیر مەکە دایک دەیەڵە هەرجێشمە دێ وەڵا خدر هەر ئاگای لێ نییە جانم ئەگەرەوەشە با بچی لە خۆی شکات بکە دێڵە جێشمە دێ بچی لە خۆی شکایەت بکە ئەو وەختی ئەمن چ حەقم هەیە غەڵەت خۆ من نەم کردیە تاپۆ کردیتی ئای ئەوان غەڵەتیان کردی ئەوان بەسە و چوینە ئاگان لە خۆشیانیە نازانن چ دەکەن باشە دەبی خانی حاجێکی دیان بەناوی نەکردبی يعني لو شاري بس أمن حاجيمة هزار حاجي هي وشي من ملجي هي بابا والله خو هروشة لو أري والله هروية برا ما أجر زوريش أوي كرت أمن ببارتشي كم رازي دا كم زوريش لقلبي ناخوش بو بابسي لو خوي شكايت بقى بس هاكا بعد دوسا سيسك داري دين دبي ممنونيش بي زەرەر لە نیوەی بگەڕێتەوە قازانج حسێبە دی بابەکەم ئاڵا دەبی مەمنون بی و سەمای بکە بەو شەوای چ ناکرێ سبەینێ هەرسێکمان دەچینە دوکانێ و لەوێ دەیبینین و پێ دەکەوینەوە پیاویش بەلار بە تاریشیوە نەرێ چێ دەرێ ئەوڕۆ حاجی هەر چاوەڕێی توی نەکردیان چوم لەوێ نەبوو باشە خدرە تو چ وەخت چووی پاش عەسرێت دەوە دوکانی قەپات کردیە دوکاندارەکانی ناو قەیسەری ئەوی ئیشەشی زەروری نەبی هەر پاش نوێژی عەسرێ دوکانیان هەردەگرێت خۆزگەوە بە شێ دەرێ سبێنێ جمعی دوکای دەکاتەوە کورە بابە خۆ کافستانی نییە دوای حاجی کو خۆی لە خوای دەکە نا هەموو قەت باوەڕ ناکەم دوای قابلە حاجی خۆ بڕک ویجدانی هەیە ویجدان ئەتوەرە لەو بەدبەختی من هەیبەت هەستا کورتە شوشتیمە بەرشی نەڕۆنێ چی تێدا چی تێدا نییە دوای پاشان دەرێ وەڵا کورتەکەم شوشتێک دووەرە خۆکە تێدا بووە نازانم چ بوون کەچی نەما بفرێمدایە وەرەقەیت خدر سرە دوو بماڵەوەیان کە زۆر باش بوو ناوەڵە بابە توش زۆرت عەجەلە کرد عەجەلە ئێستا و سەنەدانە بمابانە باش بوو خدر خۆ تو دوای مندار نی چما گەمەی مندارانە بەس ئەو وەرەقە هەبی لە تاپۆی دوای لەوێ هەموو چشت بە شاهد و ئیسبات نەبراوە ناوەڵە پارێ جەماعات بێخێر بوو فرۆڵای نازان چ بۆ ئەمرێ ئەو مارکاولانە هەرچاوێن بە منکە دەت بۆ چێ چاکەتە قەلبی بە خۆشم نەمزانی ئەو پارەیان کودامێ کویان بەڕێ کردم هەتا هەر بە مارەش بەسەر جەماعەتیەوەم دەزانی خەونە ئێستاش هەر لە خەون دەچیت وا بزانم هیچ وەرقەکی وای نییە ئەمن لە هیچ شتێکی متەئەسیر نیمە ئێستا گوتمان ئەو پارێماری هەوانتای بوو چوو قیڕسی بەڵام نە ئەمنەوەی هەشم بوو لەسەر ئەو کاولەمدانە بە خوددا خدر ئەگەن سیبی توبی ئەوە هەر دەبیتەوەی تو مەسەلە شێ دەرێ وەستای نەجار بن و بێخەم و خەیار خدا یەکە و دەرکەی هەزار کورە هەرجێش مەدێ ما ئامە تو بیلە کورە ژێ بدەمە چ نە ئەوەڵا خزم و برادەر ساغبن جێ نادەمە هیچ ئەمن شەتا چم و چارەکەم لەگە حاجی پێ بکرێ ئەوە دەیکەم دەنا خوایان بە من دەدەیان بەوی زۆر زۆریش نەسوڕاوە کورە دێمەوە دەشتێت تازە بەتەمای چ بوو السلام عليكم سلام حاجی وەزعت کۆ وەزع مشەوەش دیاری مشەوەش لۆ مشەوەش چ بووە حەقتە لە خانی دەردەکرێ مولکت تێک دەدرێ خانی مولک ئەو تو چ دەڵێ خدر مەقسەدت چییە من تێ ناگەم چاکم تێدەگەی کەس لە من نەگات و باش لە من دەگەی دەشزانی مەقسەدم چییە
خدر جۆ بدێ ئەمان تااقەتی بگرە و بینەوە بەردەم لێ ناوەڵە کاکە ئەگە زۆرت لە قەلبی ناخۆشە بڕۆ لە خۆت ئەوە دەرکەی محکەمەی کرایەوە بڕۆ شکات بکە. ئەوە تو چ دەرەی چمان بە خێرا خۆتە بتانیان نا جێ بدێ مام حاجی ئەمە خدر لۆ بیافرۆشم پێ دەرێن کەس نایتانێ حەقیم بخوا تا تو بتانی بەو خدایە و قەیسەری لێ دەکەمە کوونە مشک دەردەکت دەدەمێن بە هەنجونی برێ ژەهرەمات ئەوە لە جیاتی برێ شتەکە ڕوویدا ناهێنم مەغدور بی و بەو تەمایە هاتبوو خۆ نەهاتی بە قەدارشم کەوت لە سەحاری خۆم هاوکە ئەتو هیچت لە کنە من نییە و تەواو مام حاجی جێ بدە برای خۆت با دوو قسەت لەگە بکەم ئەتوو ئێستا باوە عالەمەتێتان نەگات ئەنگۆ برایەک بوون هەتاکو ئەو سەعاتەی و هەر شتەکەش ئەوەندەی نانیتن بیتە ناخۆشی و درعازی لە مابەینتان ئێستا ئەتوو پارەی خانیت بە تەواوی لە خدری وەرگرتیان نا وەرم گرتیە ڕەحمەت لە بابت مادام ئەو مرکە ئەگەر بە ناوی کرابی یان نا حەقی خۆیتی بیدێ داوای تاویزت لێ بکە حەقەکەی چێ بیدێ حەقی لە کنە من نییە بابچی لە خۆی مراجعەی تاپۆی بکە کوی ئیشەکەیان لێ تێکدایە با ئەوهاش حەقی بدەنەوە مام حاجی وا بزانم جەنابت ناتوانانی ئینکاری بکەیت کە مرکت نەفرۆشتە ئەو پیاوەی چونچی شاید لە گۆڕیە تەواوە ئەدیکە کامولکەم کە حەقم هەمن سوزانم بەڵکی مولکەشی دیت بە ناوی کرایە کودەبی مام حاجی کورە لۆ نابی وەڵا لەو زەمانەی هەموو شتێک دەبی مام حاجی ئەوە لە هەموو جێک ڕوودا لە دایرەی تاپۆ نابی چونکە هەر خاوەن ملکەک فعالی خۆی جودایە مادام ئەوەی دەزانی خدر دەبڕۆ دایرەی تاپۆی بزانە فایلی جەنابەت چی تێدایە ناوەڵا دەچم فعالی جەنابەت دەردێنم بزانم چت فرۆشتە و چت مایە فایلی من چ عیلاقەی هەیە عیلاقەی زۆرە دەشبینی پشیشت بۆی خۆش نەکەی برێ هیچیان بەناو نەکردیە مەگەر ئەوانەی لە تاپۆنە لیان تێکچوو بیان خوا لێ تێکدا بن بڕۆ کەس ڕێتی لێ نەگرتیە دەرێن پێشم کەوە با بڕۆی ئەمن نایم ومەکە پەل بەست کە مۆچی شفتی لە سەشان مدانم دەرێن بڕۆ جێ بدێ مام حاجی خدر دیارە مام حاجی مەقسەدی پێک نەهاتنە ئەدێ نابیری دەنا بەو دەم و دەستەی چ ناکرێ با ئێوارێ سەعید بچیتەوە دەشتێ سبەینی خالی ڕەحمان لەگە خۆی بینی بێتەوە سەی مام جوانە بابە بەو دەمایی چ ناکرێ ئەمن هێوارێ دەستمە دوو خارم ئەو جا بزانین سبەنێ خوا بەمە دەدەیان بە مام حاجی خۆرادا بڕۆ ستان لە دەست دێ تەقسیر مەکەن خوارد قوربانی ئەو کەشیرەیەکە لە پشت خۆت بەستادە نەدەم زانی چم لێ دەکردی بڕۆ قەدی ناکە سلام علیکم سلام سەرچاو کاکە ئێرە ماڵی خدر حەمەد ئەمینیە بەرێ بابە ئیشتە بوو ئەتو چیوی هەموو کوڕی بابت لە ماڵەیە بەرێ زەحمەت نەبی لە حتێرە بێ بڵێ تەبلیغ شتوای لێ دوات یەک دەقە بابە بابە ئەو کابرا هاتی نازانم چی لێ وەرە دەوەرە ڕاوەستا باب مرحبا کاکە ئەهلا کاکە فەرموو کاکە ئەمن ماموری بەلەدیەیمە تەبلیغم پێ لە بۆ جەنابەت ئەهلا وسهلا تەبلیغی چ کاکە ئەوەی ڕاستی بی قەزیە ئیستیملاک و شتی وایە سیستم لاک دەکری وەڵام ملکەکەت بە بەرزادەی دەکەی هۆک ئەو ملکە بۆ چ کەس خانی نەبوو خدر لەوێ فرۆش دەبی کاکە دەزانم میزارمان درای تێ بە تاریکی هەبوونە بۆ ئەو خانەیە بۆش لەسەری سای حاجی کەتی لەسەر سازی عەلی حاجی شێ هەواز بینە واز بڕۆ کاکە لە دوونێەوە قەراری مەجلیس بەلەدەی دەرچووە دەبێ ئەو ڕۆکە بچین هەمومان لەوێ حازر بین ئەوڕۆ ئەرێ وەڵا ئەوڕۆ دەباش فەرم با بچین سعید کوڕم بەمام تۆ بڕێ نانی بخۆن خۆیان لەسەر مەحتەل نەکەنەوە دێمەوە باشە بابە خواش کاکە خوا عەفی سەرچاو ئەوە فەندیانە ئینزاری بەتاڵکردنیان وەگرتێ دەبی بەتاڵکەن دەبی چبی مەسەلە با خۆم بگەینمە بەلەدێی السلام عليكم أهلا خضر بك براو دوو ڕۆژە ئیشمان لەسەر تو ماتەر بووە پیاو دەوڵەمەندی دەبێەوە خۆی بشاریتەوە لەگە چێتە فەندی لەگەرە من تا دەی خۆت خەشی بکە
نا والله مامۆستا بەس ئەم دەترسێم خدرەی شکەتان بێ. نانا ئەمە ئەتومان ویستیە با مەسەلەکە تێبگەینم. فەرموو. ملکەکەت بەداخەوە بە بەرزادەی دەکەوی. بەخۆ دەزانی شارەکەمان خۆ هەروەها نامێنێتەوە. دەبی جادەکان و شەقامەکانی لەوەی فرەواتر بکرێن و بە شێوەیەکی ڕێک و پێک. تەبیعی هەر هی ملکی جەنابیشت نییە، هی زۆری وەشی تۆ. و لۆ ئەوەی زەرەر نەکەن میری پارێش چاکتان داتەوە و تۆڵەتان بۆ دەکاتەوە. ئەفەندی پارە وەرگیرا و سەرفیش بوو. کو؟ بەدی ئەفەندی حاجی خۆشبی. یاڵە یاڵە لە کرێچیاتی قورتار بووم. ئەوەی هەشم بوو لەسرم دانا و ملکیش بە قوربانی جەنابەت بوو. بەس وەچی ئەم بزان پارەی ئەو ملکە لۆ کە سەرف نەکرایە. یارە ئاگاتان لێ نییە. کا خدر شتێ لەو دائیرەی بکرێ و ئەمن ئاگام لێ نەبێەوە تو چ دەرێ کرێچیاتی چ و حالی چ؟ دەگەم ئەفەندی خۆم کەوتەری نیمە. مەقسەدتان خانێکەم نییە ئەوەی قەراتێ؟ نە بابە نا خانی قەراتێ چ و کرێچیاتی چی کا خدر. مەسەلەی خانی نییە. مەسەلەی ڕێزە دوکانە و شوقەشیە کا خدر کە جەناب ساحبیتی. کانی چ ئەفەندی شوقەی چ؟ تێم ناگەیەنی؟ کاکە ئەتوو خدر حەمەدەمین نی؟ بەرە وەڵڵا ئەمە خدر حەمەدەمی سلێمانم. ئەدی بەلاش لۆ ڕامان دەگەی فەرمو ئیمزایەکمان لۆ لێرە بکە هەتا ئیشەکەت بڕوێنین. ئاخر مامۆستا. ئاخر و ماخری پێ نایە کا خدر جا لێ دەکەم. ئیمزاکە بڕۆ 30,000 دیناری خۆت وەرگر و زیاتریش سەرمان مێشینە. ئەوەتە ئەها ئەوەتە سەری هێران و بنی گەوارە. ئەمە ئەوەی ناناسنەمە تو دەناسن تو خاوەن ملکی. مامۆستا با عەرزی جەنابەت بکەم. ئەو مولکە بەناوی منە، خانەکەی قەڵاتێ بەناوی خدریە. لۆ توش خدر حەمەدەمینی؟ بەڵێ ئەمیش یادگارەمینم بەڵێ هەوم. یادگارەمین چییە؟ لێرەش کورات و ناوی بڕۆکە ویزانت هەبی؟ دوایە پێکدێ واتی نییە. ئەمن بەس دەمێ بزانم ئەتوو لە قیامەتێک و جوابی ئەو خودای دەدەیەوە. چاوم لێ مەخوسێنە تازە بە تەمای چبم. با ئەوە لە من بەڕێ هەمووی بینمە سەر بەڕێ ئەو خەڵکەی هەموو تێبگەێنم. ئەفەندی ئەمن خانەیەکم لە قەراتێ لەو حاجەی کڕی. بە شایەت و بە ئیسپات هەموومان بڕاندەوە. دوایش نازانم کو خۆی لێ کردەوە ساحێب و خۆی گیاندە کنەنگ و تاویزەکەی وەرگرت و نۆشی کرد. عافیەتی بی. حەقی خۆیتی و خۆی ساحەبیتی. لەسەر چ ئەساسێک مامۆستا ئاخر لۆ؟ دەزانی لۆ؟ سوزمانم لۆ. چونکە ملکی خۆیتی و ئەو ساحەبیتی و قەت نابیتەی تو ئەتو نابێ ساحەبی. لێ دەکەم. شاهد لە گەوڕێ ئیسپات هەیە. ممچینیش نییە تا بۆ غەڵەت بکە. قسەکانت هەمووی ڕاستن. لەسەرەوەش هەر مام حاجی ساحەبیتی. ئەتوو لۆ هەندە من زەڕیمان خراپ. ئێستا ئەتوو دەزانی یان مامۆستا گوێمە دێمە. ئای قوڕت بەسەری خدر، ئای هەشت بەسەری خدر. باشە مامۆستا من عاسمانم لەوەی کڕیا. نەخێر کا خدرە تو عاسمان لێ نەکڕێ دەزان چ لێ کڕیا؟ ڕێزە دوکانە و شوقەکە لەوی کڕیا.